کەوارتان باش هێمن عەبدوڵڵا لەگەڵ هاوکارانم ئەم هەفتەیە باسی ئەم بابەتانەی دیاسپۆراتان بۆ دەکەین. لە هۆڵەندا ڕۆژنامەوانێکی خەڵکی باکووری کوردستان دەستگیر کرا. سەردار کارەکۆچ زۆرتر لە 20 ساڵە لە وڵاتە دەژی، کەمێکی دیکە وردەکاریەکانی دەزانن. هەفتەی داهاتوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەوروپا دەست پێ دەکەن. جگە لە دوو بربژێر کە ئێستا پەرلەمانتارن، خانمێکی دیکەی کوردیش لە سوێد خۆی بربژێر کردووە. دیانە غەفور ئەمشەو میوانی دیاسپۆرایە. بابەتی مافی مرۆڤ و مافی ئینسان و ئەو شتانە تەنها من بە مانشێت ئەیبینم. ڕەنگە هەبێ مافی مرۆڤ و ئەو شتانە هەبێ بۆ خۆیان، بۆ خەڵکی خۆیان، بەڵام بۆ خەڵکانی وەکو ئێمە بەڕاستی ئەو شتانە بوونی نییە، هیچ حورمەتێک لێ نادرێت. زۆر کۆچبەر وا دەزانن ئەڵمانیا باشتی ئەوانەیە کە دەیگەنێ. ئەمشەو چیرۆکێکی جیاواز لەسەرەوە دەبیستن و کۆچبەرێک ئاشکرای دەکات بۆ دیاسپۆرا کە ژیان لە کەمپەکانی ئەڵمانیا چۆنە. خەڵکی باشووری کوردستان شاری هەولێرم، ئێستا دانیشتووی شاری تویبینگم لە هەرێمی بادن-ڤورتنبێرگ. دوای ئەوە خەڵات کەریم کە بەڕێوەبەری بەشی ڕێنمایی دەرونی و کۆمەڵایەتی ڕێکخراوێکی ناسراوی ئەڵمانیا دەناسن. باسی چیرۆکی سەرکەوتنی خۆی و کێشەکانی کۆچبەران و هاتن بۆ ئەڵمانیا وەکو کۆچبەر دەکات. اینجا سەرنجتان بۆ ڕاپرسێک ڕادەکێشم کە دەری دەخا کۆچبەران کەمتر لەوانەیە کە خەڵکی ڕەسەنی ئەوروپان بارن بەسەر خەزینەی دەوڵەتە ئەوروپیەکانەوە. پرۆنی کوردن تشتێکی باڵم کشاند زمانی ez bixwe kar kirbûm li Denîmarkê di kesên civatên din Ereb, Faris, çi Tirk bin, çi Efxan û هەر Pakistan. ئەم شەو چیرۆکی سەرکەوتنی کوردێکی خەڵکی کۆبانە دەبیستن کە لە دانیمارک لە ماوەیەکی کەمدا بۆتە کارسازێکی گەورە. گەدرۆ بۆتان باز یان دەگێڕێتەوە کە چۆن لە هیچەوە خۆی پێگەیاندووە. هەر ئەم شەو لە دیاسپۆرا دەتان بینە نێو باخی گوڵ و گوڵزار لە هۆڵەندا. لە وڵاتە ساڵانە شوێنێک دەکرێتەوە بۆ گوڵی ڕەنگا و ڕەنگ و لەسەر تاسەری جیهانەوە خەڵک ڕووی تێدەکات. ماڵباتێکی کورد باسیەوەتان بۆ دەکەن کە بۆچی ئەو شوێنەیان هێندە پێخۆشە. لە هۆڵەندا ڕۆژنامەوانێکی کورد بە ناوی سەردار کارەکۆچ دەستگیر کراوە. سەرراوی کە 8 ڕۆژە لە زیندانە، 2 ڕۆژ پێش ئێستا دادگایەک لە شاری هیرلند بڕیاری داوە بۆ 3 هەفتەی دیکەش ئازاد نەکرێ. پۆلیس و دادگای هۆڵەندیشی زانیاریەکیان لەسەری بڵاو نەکردوێتەوە کە کارەکۆچ لەسەر چی دەستگیر کراوە. هەندێک لە چالاکوانانی هۆڵەندی دەڵێن ڕەنگە لەژێر فشاری تورکیادا ئەمە کرابێ، چونکە کارەکۆچ لە میدیاکانی نزیک لە پەکەکەدا نووسیویەتی و پێشتر کاری کردووە. سەردار کارەکۆچ کوردێکی عەلەویە لە ساڵانی 60 لە دەرسم لەدایک بووە. لە شتاکانەوە کاری میدیایی دەکات و لە نەوەتەکانی شەوە یەکێک لە بەڕێوەبەرانی ڕۆژنامەی ئۆزگور گوێندەمی کوردی بووە کە دواتر دەوڵەتی تورکیا ڕۆژنامەکەی داخست. لە ساڵی 2001ەوە کارەکۆچ هاتووتە ئەوروپا و لە هۆڵەندا مافی پەنابەری وەرگرتووە. هەفتەی داهاتوو 373 ملیۆن هاوڵاتی ئەوروپا مافی دەنگدانیان دەبێت بۆ پڕکردنەوەی 720 کورسی پەرلەمانی ئەوروپا. لە نێوان ڕۆژانی 6 تاوەکو 9 مانگی 6 لە 27 وڵات هەڵبژاردن دەکرێن. هەرچەندە پەرلەمانی ئەوروپا بێگومان جیاوازە لە پەرلەمانی وڵاتانی دیکەی ئەوروپا، بەڵام لێرە پێی دەڵێن پەرلەمانەکان. لەگەڵ ئەوەشدا بانگەشەکانی هەڵبژاردن بۆ هەڵبژاردنە بەو گەورم و گۆڕیە نین کە بۆ هەڵبژاردننی وڵاتان دەکرێت. بە پێی زانیاریەکانی دیاسپۆرا بربژێرانی کورد بۆ پەرلەمانی ئەوروپا هەمویان خانمە. دویان ئێستا بە پەرلەمانتاری لە بێگومان لە ئەوروپان لە بروکسل و لە شتراسبۆرگ. ئەڤین ئینجیر لەسەر لیستی سۆسیال دموکراتەکان لە سوێد و ئۆزلەم دەمیرەل لەسەر لیستی چەپەکان لە ئەڵمانیا. لە تەنیشت ئەوانیش خانمانی دیکەی کورد هەن کە بربژێرن. یەکێکیان دیانا غەفورە کە لە سوێدە و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵما. دیاناخان لەسەر لیستی پارتی سۆسیال دموکراتە، وەکو گوتم ڕاستەوخۆ لەگەڵمە. دەمێ بزانم بۆچی گرنگە دیاناخان کە بچیتە پەرلەمانی ئەوروپا. خانم دیانا غەفور لە سوێدەوە لەگەڵما، وەکو گوتم یەکێکە لە بربژێرانی
هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەوروپا دەمەوێت بزانم بۆچی بەلایەوە گرنگە کە خۆی بربژێر کردو بۆچی گرنگە بچێتە پەرلەمانی ئەوروپا؟ خانم دیانە غەفور دەنگی من نەبیستی هەڵبژاردووە بۆ یەکێتی ئەوروپا لە ناو ئەوروپا 27 وڵاتمان هەیە دەنگێکی بەخۆتمان هەیە منی شەمەوێ یەکێک لە ئەو دەنگانە بم کارکەم نەبەس بۆ میلەتی سوید بەوەس بۆ ملەتی کوردیش لە پەرلەمانی ئەوانەی کە کوردن ئێستا لە سوێد دەتبینن بێگومان مافی ئەوان هەیە دەنگت بدەنێ بۆچی گرنگە ئەوان دەنگ بدەن بە دیانە غەفور کوردی دانیشتووی سوێد؟ بڵێ لە پەرلەمانی ئەوروپا مەجالمان زیاتر هەیە کارکەین لەسەر پرسی کورد 27 وڵاتین من ئەتوانم لەگەڵ هاوکارەکانم معاملەکەم کە ئیتر بڵێن کار نەکەین لەگەڵ جوژمنی کورد ئەو هەموو هاوکارە وەکو هەمانە کورد بڵێن ئەو هەموو کوردە وەکو هەمان ئێستا لە سەجن لە تورکیا لە ئێران چۆن دوێنێشەوە بزان هەر لێیان داوە لە ڕۆژاوا ئێمە توانین قەرای دەین لە ڕێگەی پەرلەمانی یەکێتی ئەوروپا کەیتر معاملە نەکەین لەگەڵ وڵات وەکو تورکیا و ئێران ئەوە مەجالمان هەیە لەسەر ئەمە کارکردن. تۆزێک باسی باگراوندی خۆتم بۆ بکە کەی هاتووی بۆ سوێد خانەوادەکەت دەزانم لە خانەوادەیەکی کوردی ئەگەر هەڵە نەبم کەرکووکیشی بتوانین کەمێک باسی باگراوندی خۆتمان بۆ بکەیت کەی کوێنێ و سیاسەت چیت خوێندووە چیت کردووە؟ من لە سوید لە دایک بوومە لە ساڵی 97 دایک و باوکی من باوکم کەرکووکیە دایکم ئیلامیە ئەوانیش لە ساڵی هەشتاکان هاتوونە بۆ سوید لە وەختی سەدام دەرچوون بۆ لە شاری ئوپسالە بوونە من ئەمڕۆ لە ستۆکۆڵمم لە 14 ساڵەوە من دەستم پێ کردووە بە سیاسی لە ناو لاوانی سۆشیال دموکرات لە سوید هینم خوێندووە ڕێڵە ئینتەرناشنەل ریلیشنسم خوێندووە و میدل ئیستن ستادیسم خوێندووە بەس چییە من لە 19 ساڵەوە هەر مەکتەبم تەواو کرد و دەستم پێ کرد بە جامعە ئیشم کردووە بۆ حزبی خۆم لە سوید و لە دەروەی سویدیش ئیشم کردووە چەند ساڵ لەگەڵ سۆشیال دموکرات لە هەموو شوێنێک. زۆر باشە پۆکو باست کرد پەیوەندی نێودەوڵەتەکانت خوێندووە خوێندنەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستت کردووە ئێستا بربژێری ژمارە چەندی کاندیدی ژمارە چەندی لە نێو سۆسیال دموکراتەکان و کوردی سوێدیش چۆن یارمەتیت دەدەن لەوەی کە بانگەشە بکەی وەکو دەڵێ خۆت بناسێنی بە خەڵکی دیکە لەلا؟ من ژمارەی حەفدەم هەیە لە لیستی سۆشیال دموکرات من ئەمڕۆ لە هین بوومە ئیشمان کردووە لەسەر ئینتخاباتەکە لەگەڵ ئەم هەموو کوردە ئیشمان کردووە لە شاری لینشاپینگ لە سوید لە هەموو شوێنێکی سوید کوردەیە وەکو هاوکارمەکە وەکو یارمەتی مەدان وەکو دەنگم بۆ دێنن یعنی بڵێن بەڕاستی سەر بکەوم سەر نەکەوم ئەو یارمەتیە وەکو وەرم گرتووە لەگەلەکەی خۆم هیچ لە بیرم ناچێت. باشە زۆر کەس هەن دیانە خان ئێستا منیش باسم کرد گەرم و گوڕ نین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا ڕەنگە زۆر کوردیش بڵێ خۆ ئەمە هەڵبژاردنەکانی سوێد نییە بۆچی بەشدار بین بۆچی گرنگە کورد لە سوێد بەشدار بن لەم هەڵبژاردنانەدا دەنگ بدەن؟ ئێستا ئێمە مشکلێکی گەورەمان هەیە کە ئەم هەموو پەنابەران لە سوید دەنگ نادەن بۆ ئەم ئینتخاباتی پەرلەمانی ئەوروپا خەڵکێکی کەم دەنگەدات ئەمەش تاسیرە لەمانەکات نەبەست چونکە ئێستا بینیمانە لە هەموو شوێنێکی ئەوروپا بینیمانە چۆن توندرەوەکان لە زیاد بوونا وش کاریگەریەکی خراپی هەیە لەسەر هەموو پەنابەرانێک و نەبەست لەسەر پەنابەران لەسەر سویدیەکانیش لەسەر هەمووی ئەوروپا بەس لە ئەوەش مهمە کە ئێمەمانەوێت دەنگێکمان هەبێت لە پەرلەمانی ئەوروپا وەکو بۆ کوردیش ئیش بکە وەکو بتوانێت
بۆ ئەم هەموو خەڵکە کێشەی کورد ینی باسی کات خەڵک بزانن کورد چییە کێشەی کورد چییە ئەو دەنگەمان نییە ئێستا لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆ ئەوە مهمەکە ئەم هەموو کوردەوە زۆر سپاس دەکەم دیانە ڕاستە دیانە غەفور لەگەڵم بوو کاندیدی ژمارە 17 لە لیستی سوسیال دموکراتەکان لە سوید بۆ پەرلەمانی ئەوروپا هەفتەی داهاتوو تەنگدانە کوردی دانیشتووی سوێت دیاسپۆرانشینی سوێت کە گوێتان لێمانە بزانن ئەڤینینجیر هەیە ئێستا پەرلەمانتارە و دیانە غەفوریش گوێتان لێبوو کاندیدی ژمارە 17 لە پارتی سوسیال دموکراتەکان لە دیاسپۆرای هەفتەکانی ڕابردوودا زانیاری زۆرم لەسەر چۆنیەتی وەرگرتنی ڤیزا لەسەر وەرگرتنی مافی مانەوە بە ڕێگەی یاسایی لە ئەڵمانیا بڵاو کردەوە ئەم جارە دەمانەوێت وێنەی ژیانی کۆچبەریتان لە کەمپەکانی ئەڵمانیادا پیشان بدەین چیرۆکی سەرنجڕاکێشی کۆچبەرێکی کورد دەگەڕینەوە کە لەگەڵ ماڵباتەکەی مافی مانەوەیان هەبوو ئیقامەی 5 ساڵیان لە پۆرتوگال وەرگرتووە بەڵام بڕیاریان داوە بێنە ئەڵمانیا بەو هیوای ژانێکی خۆشتریان هەبێت لەوەی لە پۆرتوگال هەیان بوو کەچی لێرە شتێکی دیکە دەبینن لە زاری باوکی منداڵەکانەوە یان بڵین پیاوی ماڵباتەکەەوە چیرۆکەکە ببیستن ئێمە خێزانێکین کە پێکاتوین لە 4 کەس دوو مناڵم هەیە کچەکەم 19 ساڵە کوڕەکەم 16 ساڵە لە ساڵی 2015 من کوردستانم جێهێشت لە سیانزەی 8 2015 من خۆم ناونووس کرد لە ڕێکخراوی UNHCR لە وڵاتی تورکیا ماوەی 8 ساڵ ئێمە لە وڵاتە ماینەوە بەڵام لە 1/6 2023 لە تورکیاوە ئێمە گەیشتینە وڵاتی پرتوگال بۆ شاری لیسبۆن ئێمە بەداخەوە کاتێک کە هاتی ئەو وعدانی کە پێمان درابوو و بەپێی ئەو ڕێکەوتنی کە یەکێتی ئەوروپا کردوێتی لەگەڵ وڵاتی پرتوگال و وڵاتەکانی ترکە پەنابەر وەرەگرن ئەبوایە وڵاتی پرتوگال 18 مانگ کرێخانووی بۆ ئێمە بە یا خانووی بۆ ئێمە بگرتایە بەداخەوە ئەو ڕێکخراوی کە ئێمە سپۆنسەری ئێمە کرد کە ناوی CPR پابندی ئەو ڕێکەوتنە نەبوون کە لەگەڵ یەکێتی ئەوروپایە کردویانە بۆیە 8 مانگ ئێمە لە کەم پاهێشتەوە لە دوای ئەوەی کە 8 مانگ ئێمە لە کەم پاهێشتەوە هیچ ینی ئەو بڕەپارەی کە پێمان ئەدرا پارێکی زۆر کەم بوو وەکوی کە کەم بوو من کە ئیمێڵەکانی خۆیانم لایە لێرە کە ئاماژە بەواکە کە 10 یۆرۆیان پێەیە پارە ئەخەنە سە حسابەکەی ئێمە بۆ هەر نەفرێکمان ئەو پەڕی ناچار بووم کە بێمە ئەڵمانیا وەکو پەنابەر خۆم تەسلیم کەم بەڵام من ئەم دۆخەم نبینی بوو بە حقیقت کە خەڵک ڕووی تێکە من بە ئیقامەیەکی 5 ساڵی وڵاتێکی ئەوروپی کە هەموو ئەوەلیاتەکانم دیارە من دیارم کە کێم و خەڵکی کوێم و لەکوێوە هاتووم بەڕاستی خراومەتە لای کۆمەڵێ نزیکی 500 لە کەم پێکدانراوم نزیکی 500 بەد دەرمانخۆری تایە من کچم گەورەیە ینی مناڵم کوڕم تەمەی 16 ساڵە کچم 19 ساڵە بەداخەوە ینی ئێمە تەسەوەری ئەومان نەکرد کە بینە بە ئیقامەیەکی وڵاتێکی ئەوروپی ترەوە ئۆکەی ینی قبوڵم ناکە یا ئەمگەڕێنی تۆ بۆ ئەو وڵاتی کە لێوەی هاتووم کە وڵاتی پرتوگالە کێشەمان نییە بەڵام هیچ نەبێت سەرەتاکی تۆ وەکو ئینسانێک مامەڵم لەگەڵاکە شێوازی خواردنەکەی ئەو خواردنی کە ئەمان ئەیەن بە خەڵک باوەڕتان هەبێ من بەڕاستی ناتوانم بە ئاژەڵیشی بم هاتووم بەس هاوکاریم کە ڕێگەم پێ بە ئیش بکەم لەم وڵاتە ئیشکەم کە دوو زمانی بەهێز زانم مەخسە زمانی کوردی خۆمە کە شانازی پێوەکەم و زمانی تورکی کە 8 ساڵ لە وڵاتی تورکیا ژیاوم زمانی تورکیەکەم باشە نزیکی بەلانی کەمەوە 5-6 میلیۆن بەس تورک لە وڵاتە هەیە لە هەر جێگەیەکە ئیشکەم ئیشم دەستەکەوێ تۆ منە هێڵیتەوە پێش ناویشی لێنی کەمپی موقت دوو مانگونی موقتە 6 مانگ موقتە پێش مەڵێ ئەڵێ چی لێرە پێمەڵێ لێرە دەڵ ژنێک هەیە پێتەڵێ ئەڵێ تۆ ئەبێ 6 مانگ لێرە بمێنیت تۆتم خۆ من حکوم نەدراوم لێرە ئەی 6 مانگە بێ لێرە بمێنمەوە قەرار خۆ تۆ نایی بەتەنها ینی ژنێک لێرە توانێ هەموو ڕێگەکانی تۆ ببەستێتەوە ینی ڕێگەکانی تۆ هەمووی داخە بابەتی مافی مرۆڤ و مافی ئینسان و ئەو شتانە تەنها من بە مانشێت ئەیبینم ڕەنگە هەبێ مافی مرۆڤ و ئەو شتانە هەبێ بۆ خۆیان بۆ خەڵکی خۆیان بەڵام بۆ خەڵکانی وەکو ئێمە بەڕاستی ئەو شتانە بوونی نییە هیچ حرمەتێکە لێ ناگرن وەکو خەڵکێکی جیا وەکو چۆنەڵ وەکو خەڵکێکە لە کەوکەبێکی کەوە هاتبێتی سەری دەم و چاوتەکەن خۆ ئێمە ینی هەرچیەک بیانی ئینسانی مرۆڤین یانی لەسەر مەستەوە خەڵکی ئەڵمانی من شانازی بە خۆمەکەم کە خەڵکی کوردستانم بەڕاستی دڵمان زۆر تەنگ بوو
کە دوو کەناڵی ئاسمانی کەمان ئاگادار کردەوە کە تەنها تۆزێ دەردەدڵی کەینیان تۆزێ خەمەکانی خۆمان باسکەین و ئەو پامێکیش بگەینین بە خەڵکی بەڵام بەداخەوە بە دەنگمانەوە نەهاتن و بە دەنگمانەوە نەهاتن بەڵام خۆشبەختانە کە دوێنێ پەیوەندیم بە کەناڵی ڕووداوە کرد ئەمڕۆ گەیشتنە لام و ئەم راپۆرتیان لەگەڵا کردم و جوان لێگرتم و کەمێک لە خەمەکانم ساڕێژ بوو بەڕاستی. ئەمە دۆخی هەندێک لە کۆچبەرانە لە نێو کەمپەکانی ئەڵمانیادا ئەڵمانیا هەوڵی جددی دەدا کۆچی نایاساییە ئەوانەی کە بە ڕێگای خوێندن نەکار شتەکانی دیکە کە بە یاساین ناتونێتە ئەڵمانیا هەوڵ دەدا قورستری بکە بۆیە بۆیەش بڕیاری داوە جگە لە نەمسا لە سەرسنووری سویسرا و پۆڵەند و چیکیش کۆنتترۆلی سەرسنوورەکان زۆر زیاتر بکە ئەوانەی کە بە شێوەی نایاسایی هەڵ دەدەن لەوێ و بێنە نێوخاکی ئەڵمانیا دەستگیریان بکە و دوایەوە دۆخی بڵین داواکردنی پەنابەریەکەیان یا مانەوەیان لە ئەڵمانیا زۆر قورستر بکە بە پێچوانەوە ئەوانەی کە دەیانەوێت بۆ خوێندن بێن دەیانەوێت بۆ کار بێن ئاسانکاریان بۆ دەکات توانات هەیە یارمەتیت دەدرێت ئاسانکاریت بۆ دەکرێت بۆی بێ یەکێک لەوانەیە کە نمونەیەکە ئێستا لێرە لە ستۆدیۆ لەگەڵم دانیشتووە کاک خەڵات کەریمە کە کاتی خۆی بۆ خوێندن هاتوتە ئەڵمانیا ئێستا دوای ماوەیەکی بڵین کە لێرە ژیاوە جگە لەوەی کە بۆتە هاوڵاتی ئەڵمانیا بەم نزیکانش لە هەڵبژاردنێکی زۆر گرنگدا لە نێو سیاسەتی ئەڵمانیشدا بەشداری دەکات راپۆرتێکی کورتی لەسەر ببینن دوای لە ستۆدیۆ گفتوگۆم لەگەڵی دەوێت. من خەڵات کەریم شێروانی خەڵکی باشووری کوردستان شاری هەولێرم ئێستا دانیشتووی شاری تویبینگم لە هەرێمی بادن-ڤورتمبێرگ لە ئەڵمانیا. دوای تەواوکردنی بەکەلۆریۆس لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی ئەدەبیات دەستم بەکارکردن کرد لە دەستگای ڕوانگە بۆ ماوەی زیێدەتر لە 2 ساڵ لە 2 بواری جیاواز دواتر بەردەوام بووم لە پێشکەشکردن بۆ خوێندن لە ئەڵمانیا و پێشکەشی بەرنامەی تواناسازی دادی ئەڵمانیم کرد بەختیاوەرم بوو هاتم بۆ ئەڵمانیا بۆ فێربوونی زمانی ئەڵمانی و خوێندنی ماستەر بە زمانی ئەڵمانی. لە دوای تەواوکردنی ماستەرەکەم بە زمانی ئەڵمانی من بەردەوام بووم لە کارکردنم و ئێستاش وڵاتی نامی ئەڵمانیشم بەدەستهێناوە و بربژێرم بۆ ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی شار لە شاری تویبینگن کە 2 ئەنجومەنی جیاوازن. من بربژێرم لەسەر لیستی تویبینگە لیستە کە تیمێکین لە چەندین پسپۆڕی جیاواز لە چەندین ڕەگەز و باگراوندی جیاواز کە نەک هەرەمویان هەر ئەڵمان بن بەگشتی ئێمە بەردەوامین لە هەڵمەتی هەڵبژاردن و هەڵبژاردنەکەش هەفتەی داهاتوو دەبێت لە شاری تویبینگن بەو هیوایە کە هەمووتان بەشدار بن لە هەڵبژاردنەکە و شایانی باسە ئێستا من ماستەری دووەم دەخوێنم لە شاری بەرلین لە بواری بەڕێوەبردن و سەرکردایەتی. Aber da können wir keine Wohnung realisieren. Und da kommt niemand hin. Also wenn Sie irgendwo umziehen zum Arbeiten. بۆ زیادکردنی چالاکیەکان و کارکردن لە باشووری کوردستان و لە ئەڵمانیا و وردەکاری زیاتر لەسەر هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردنەکە من ئەمشۆ لە بەرنامەی دیاسپۆرا میوانتانم لە شاشە جوانەکەی ڕووداو بۆ زانیاری زیاتر. کاک خەڵات کەریم دەمەوێت لەسەر هەڵبژاردن زۆر قسە بکەین بەڵام بەتایبەتیش نزیکەی 9 ساڵە لێرەی دوای 9 ساڵ دەتەوێت دوای سەرکەوتنت لە خوێندن کارکردنت لێرە ئەنجا دەتەوێت بچێت نێو سیاست دەمێ بەڕاستی بزان بۆ هێندە پێت گرنگە بچێت نێو سیاست بەڵام ئەو ڕێکخراوی کە کاریان لەگەڵ دەکەی بووندە هاوس دیاکۆنیا بەڕێوەبەری بەشی ڕێنمایی دەرونی و کۆمەڵایەتی دەتوانانی زۆرتر لەسەرەوە قسەمان بۆ بکەیت کار لەگەڵ کۆچبەران دەکەیت یان خەڵکی دیکەشەیە کە کاریان لەگەڵ بکەیت. سەرەتا ئێوارەتان باش حەز دەکەم پیرۆزبایی 11مین ساڵی وەشانی کەنانی ڕوودا و لە بەڕێستان و ستافەکە ڕوودا و لاجوار پارتیای کوردستان و ڕەوەندی کوردی بکەم
پیرۆزبایی خەڵاتەکانی تێڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەدالیای پارێزگای لەمبێت لە بەڕێستان دەکەم سەبارەت بە بربژێرکردبوونم بۆ دوو هەڵبژاردننی جیاواز لە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی شار لە شاری تیوبینگن بەڕاستی من دوایەوەی کە لە خوێندن بەردەوام بووم و هەوڵمدا لە دوای خوێندنیش کار بکەم و شوێنی خۆم بکەم لەناو جڤاکی ئەڵمانی بە پێویستم زانی ئێمەی کوردیش دەستی باڵامان هەبێ لە پەرەپێدان و دروستکردن و بوون بە بەشێکی کارە لە جڤاکی باسی هەڵبژاردنەکە دوایی دەکەین ئێستا دەمەوێت لەسەر ڕێکخراوەکە ڕابوەستین بوون لە هاوس دیاکۆنیا کارت لەگەڵ کۆچبەرانە یا لەگەڵ ئەڵمانەکانە تەبیعەتی کارەکەت چی دەکەیت؟ بەڵێ کارەکەی من لەوێندەر زێدەتر لەگەڵ هاوڵاتیانی ئەڵمانن چەندانەیەکیش لە کۆچبەرانمان هەنا لە عەرەب و لە کورد ئێمە ڕاوێژکاری ڕێنمایی و ڕێنمایی و دەرونی کۆمەڵایەتی پێشکەش بە هاوڵاتیانی ئەڵمانی و پەنابەران دەکەین کە لە شاری تیوبینگن دەژین ئێمە دوو ئۆفیسی جیاوازمانێک کە پێکاتوە لە دوو تیمی جیاواز کە سەرپەرشتە و تیمە دەکەین پلان دادنێن ساڵانە چۆن هاوکاری هاوڵاتیانی شاری تیوبینگن بکەن لە ڕووی دەرونی کۆمەڵاتیەوە زۆر باشە ئەمە دەکەی وەکو گوتمان لە خوێندندا سەرکەوتوو بووی بە ماوەیەکی زۆر کەم بەڵام دەتێ بچێنێ و سیاسەتی ئەڵمانی وانە بۆچی ئەمە گرنگە چ شتێکێک کە هێشتا کەمە هێشتا نەگەیشتوویە؟ من پێم وایە سیاست پرۆژەیە سیاست پێشکەوتنە سیاست گرنگە بۆ جڤاک و کۆمەڵگا بۆیە بە پێویستم زانی کەم خۆم لەو بازنێ ببینمەوە وەکو کوردێک بچم لە ئەنجومەنی پارێزگا خزمەت بکەم و شانبەشانی ئەڵمان و وڵاتانی تر و خەڵکی تر کە لە ئەنجومەنی پارێزگا دەکرێت خزمەت بکەن وەکو کوردێکش بچم زمان حاڵێک بم بۆ کوردانی شارەکەم و دەوروبەری کە دەکرێت لە پێویستیەکان و داواکاریەکانیان لە نزیکەوە بگەنن بە ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری شارەکە و بتوانین کە وەکو خەڵکانی تر سودمەند بن لەو پرۆژە و لەو پێشکەوتنانی کە لەو شارەدا پێشکەش دەکرێت. زۆر باش دوو هەڵبژاردنن وانە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی شاریش درستە لە هەردووکشاندا بەربژێری لە کامیاندا کورد زۆرتر دەتوانن یارمەتیت بدەن لە تووبینگن؟ پێم وایە لە ئەنجومەنی پارێزگای شاری تیوبینگن دەتوانن یارمەتیم بدەن لەبەر ئەوەی ئەو بازنەی کە من خۆم تێدا بەربژێر کردووە پێک دێت لە 15 شار و سکە و ناحیە زۆرینەی کوردەکانیش لە دەوروبەرن هەمویان لە شار کۆنە بوونەوە بەڵام ئەنجومەنی شار تەنها پێک دێت لە شاری تیوبینگن. چەندە گەورەیە بڵێن جڤاکی کوردی لەوێ دیاسپۆرای کوردی لە تووبینگن؟ پێم وابێت ئەگەر هەڵەنەبم 130 بۆ 135 دەکرێت پێکاتە بن شارەکە؟ شارەکە 30 لە 100 شارەکە کوردن لەسەر هەموو ئاستی پارێزگاکە. زۆر باشە تۆ دەزانم میشی زۆریشت لەگەڵەوە کوردانە کردەوە نیە بەهۆی چیەوە بۆ زۆرتر بەهۆی دیاکۆنیاوە یا بەهۆی کاری دیکەوە بووە؟ من پێش دیاکۆنیاش نزیکە 3 ساڵە لە کەمپەکانی پەنابەران لە تیوبینگ و دەوروبەری کارم کردووە هەم وەکو پسپۆڕی خۆم لە بواری کۆمەڵایەتی کاری کۆمەڵایەتی و هەمیش وەکو وەرجێڕێک بۆ زمانەکانی عەرەبی و کوردی و تورکی هەوڵمدا و یارمەتی کوردان و پەنابەرانی تکە بدەم لە شارەکە و لە دیاکۆنیاش وەکو باسم کە ڕێژەیەکی کەم پێکاتون لە کوردان و عەرەبیش کە خزمەت وەردەگرن لە ڕێگەی ڕێکخراوەکە ئێمە بە بەراورد بە دیاسپۆرای و بڵێن میلەتەکانی دیکە عەرەبن تورکنیاوانی دیکەنە کۆمەڵگای کوردی لەوێ چەند چالاکە لە تووبینگن چەند بەشدارن لەنێو کۆمەڵگای ئەڵمانیدا؟ کۆمەڵگەی کوردی ڕەوەندی کوردی لە شارەکەی من لە ڕووی سیاسەت تودا و دەستگاکانەوە زۆر چالاک نین بەڵام کاری سەربەخۆ کە دەکرێت لەگەر فیرما و لەگەر کۆمپانیەکان کار بکەن چالاکن ئەوانەی کە لە ڕێگای دەسەڵاتەوە کار دەکەن یان لە ڕێگەی ڕێکخراوەکان کار دەکەن ژمارەیان بەداخەوە کەمە بۆیە من هەوڵ دەدەم بەچوونم بۆ ئەنجومەنی پارێزگا ببوونم بە ئەندام لە ئەنجومەنی پارێزگا کوردانی تریش هان بدەم کە دەکرێت کوردی شانبەشانی نەتەوەکانی تر بێتە ئەنجومەنی پارێزگا و بتانی خزمەت بکە بەو هیوای کە ببێت بە تەشجیعێک و بەهاندانێک بەم کوردانێتە. زۆر باشە کوڕی هەولێرەی هەر کەسێک ئێستا گوێی لەمانە لە تووبینگن دەبێت بیری بێ یارمەتیت بدات دەنگت بداتێ دەمێ بزانم چۆن دەتوانن بدۆزنەوە هەفتەی داهاتوو ئەم یەکشەمەیە یەکشەمەکەی دواتر هەڵبژاردنەوەیە دەچن ئەوە ئێستا گوێی لێمە بێ دەزانم لە تووبینگن بینەریشمان هەن لەوێ باش دەزانم
چۆن دەدۆزنەوە فۆڵدەر و شتەکانت هێناوە ژمارەی چەندە کام لیستەیە چۆن دەنگت بدەنێ بەڵێ ئێمە هەموو ڕۆژانی شەموان ڤالشتاندمان هەیە ینی لە شوێنێک وەکو ستاندێک ڕادەوەستین ناو شار ئێمە هەڵمەتی بانگشە دەکەن و هەڵمەتی هەڵبژاردن دەکەین و لەگەڵ خەڵک قسە دەکەین لە ڕێگەی سۆشیال میدیاشۆ من بە دۆست و برادرانم ڕاگەیاندووەکە لە ئەو لیستە و بۆ ئەنجومەنی شار ژمارە ئەوەن ژمارە 39 بۆ ئەنجومەنی پارێزگا ژمارە 13 لەوێندەر ئینشاڵە بەختیاوەرم باشترە و داواکارم ناموو کوردان پرسیارێکیان هەبوو بێن لە ناو شاری تویبینگن پرسیارەکانیان ئاراستەم بکەن منیش وەکو کوردێکی دڵسۆز هەوڵ دەدەم خزمەتیان بکەم بە گوێرەی توانە باشە زۆر سپاس دەکەم کاک خەڵات کەریم کە لەگەڵمان بووی کوردی پارێزگای تویبینگن بیرتان نەچێت گوێتان لێبوو ژمارەی 13 بووی وەنیا ژمارە 13 بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ ئەنجومەنی شاری ژمارە 39 خەڵات کەریمە ناوی زۆر بەخێر بێ کاک خەڵات ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ شتی زۆرمان ماوە کە دەبێت بیبین و بیزانن تا دوای ناوبڕ چیرۆکێکی دیکەی سەرکەوتن لە دانیمارکە سەرکەوتنی کوردی دیاسپۆرە گەدرۆ کۆبانی ماوەیەکی زۆر درێژ نییە کە لە دانیمارک دەژیت بەڵام لەو ماوەیەدا توانیویەتی بە هیمەتی خۆی بە ماندووبوونی زۆر ببێتە کارسازێک کە جگە لە خۆی خەڵکێکی زۆری دیکەش لە سایدا کار دەکەن و لەنێو کۆمەلگای دانیمارکیشدا خزمەت دەکەن چیرۆکی گەدرۆ لە زاری خۆیەوە دەبیستین ناویم گەدرۆیە خەلکی هەرێمە کۆبانێمە ژیانە خۆ ملحەلەب برێڤە بری خوێندنا من و کارێ ملحەلەب بووە ملحەلەب زانیگای حەلەب ئەدەب فەرەنسی خوێندیە پشت را شەڕێ سووریە دەست پێگرێ و شۆرەشە 2011 سووری دەست پێکرد ئەم بوونە پەناوبەر ئەم جی وەکو خەلکێندین دەرکەتن سووری بەرێ خۆدا ئەوروپا اما برای اروپا چون جزایر لیبیای لپاش خواندن خواه کردم یعنی خواست خواندن خواه تمام بگم سر بگم اما چه نبو از هاتم وقتی خلکی ریا اروپا و بو هم در باس اروپا بو از هاتم دانیمارکی بجیبم جای خال دانیمارکی گرد ما پر کار کردم دست پی کردم کار ترجمانی کرد از زمان دهنکی او بوم زیرک بوم یعنی از زوفیری زمان بوم ادم اوجی تأثیر خواندن کم کردی یعنی من کردی اکادمی خواندیه لأوی یعنی پروردی کردی میچه زمانی کردی عربی جزاتا ما خواندی و انگلیسی و فرانسی مزانینگه هیدا ادبیات خواندی جبر وی که زمان آسانه بود یعنی خلایی بود به من از زو فری دانمارکی بود کار ترجمانی میکرد پشت را چند کار ندین میکردن کار جیردین خو بخشی لدانمارکی ما پر کردن او فولنتری او عمل تطوعي شد بيجي بشرا من شركة كي ترانسبورت دامزراند و بريفوبر ما بهندكة كي داست بيكر ياك عربة و نهاجي عربي ما زيادة تري سحابي هنا شوفير ما داست بيكر از بخابم تنبوم في زماني او في دمي 3-4 شوفيرة مهنا کار من بس سر کامپیوتره تلفن چواز شرکت مزن بکم فیرمای برفره بکم و پیلان ما دا بلکه حتی نیواد ساله وارن ام بهتری صد عربی ببن شرکت ما مستوای بلندگی لدانمارکی هم ناوی کردار ناوی پنابران چون که تدی لور پر دراسات شد بن سر پنابری هاتی چه کاری کن هگر سر سوسیال نه اعتماد خطانه سر حکومت لنا بخوا خبره ودبن از خواستم به که جو حکومت اروپی را و دولت غربی را او بکم بیلی بکم ام ناتنا لسروان گرانی خواب سروان دن ام هاتنا خبره و ببن کار ما او عربی مازن هنه بچوک هنه وسط هنه ابنی بی
کسی نخواش کالو پیر فیزیوتراپو عیاداتان کلینیکان وان دبن دینن نه کار ما ام خدمتی وانا بکن کار ما ام ترانسپورت بکن بس کار من مناقصان ببینم چه شریک برفره بکم چه شوفیر رو ببینم چه عربی من برنگی تأمین به شوفیر من تأمین گریبن هگر تشتک بو بسریوان هات زمان میخواست از فیرمای خواه برفره بکم مزانب و اساسیت دوی کاری دا شوفیرن کار کرن کارکرجی زحمتن لوی ولاتی تو ببینی من برای خدا کمینان و بلدیان مگو از بپرسم لو کسی نو هاتی دنیمارک کسی نو هاتی ره کارا نزان چاوا دست بکار بکن از بلدیان را من ایمیل جوان را فرای کرن تلفن کرن لسر فیسبوک گروپات کردی هبون لدنیمارک من دانی شوفیر جمرا گرگن کارکر گرگن به ویرنگی تکیلی چی بون کسی اینها نگو کورسات با اون گرگ بون لور وی کاری ما دوی کورس انتهت کورس نب تایبت هبن ما کورسانا جوان را چیت کرن تسجیل دکرن قید دکرن دچونه کورس خلاص دکرن ما شوفیر کی کون دسه روزان با آن را دکره حوال حتی وانا فیر بکه پرورده بکه دوی اکیدا یعنی من فایده لحکومت کر چوا نو کسی لسر سوسیاله مبکار کرن من فایده لخوا کر لفیرمای خوا کر چوا از به آستنگی شوفیران دبیدم شوفیر من پرانی کردن تشتکی بالا مکشاند زمانی از بخوا کار کردم لدنیمارک مدی کسی انجوات اندن عرب فارس چه ترک بن چه افغان و پاکستان کی بن هر کسی پر اهتمام داده کسی خواب کار بکه کرد زمانی که من ترجمه دکر مدنی پرانی کسی لسر سوسیال کردن یعنی کسی وانا کار بکه نه من بریار دارم گوهر اگر کاری که من ببه از یکم کس تخمی او بکار بکم اهتمام بواندم کردم جبر ویگه شوفیر من او کسی لجام من کارکر ما پرانی خواه کردن سدی 85 نود شوفیر ما و کارکر ما کردن هم سیارگورانا اتوانی نفری اعتیادی سرکویه که به پی خوی سرکویه نفری دو نفرش اتوانی سرخی که و لسر کرسی هندیکاپن اوانا دبی بیان خود بیان هینی و خود بیان بی نبی بزیان بی هبی او توزی وقت زیادتر دنیا لو کات زیادتر دنیا لو کانتر که بیان گینی زائدا هیمان هي هني كاس هي او كرسي انا او ماني وا كرسي معوقي لسرا زيازك ماني بس قديوا مو الى قالدر المكان بيت السرا ولا بري هي للشقاء جي مصعدينيه دبي خود بيت السرا دبي اجازه كت لي رهبه وي شرطه بوي هي بسيار بكاليت كما ام اجازه بكورس وريه جري لدوای کورسی تاکسیەکە کە دەریەخی ئیجازەکە دەرەکەی دەبێت بچی پێنج ڕۆژش کورسی سێرویس ببینی چۆن یارمەتی ئەو کەسانە هەدەیکەوە هاندیکاپن یان نەخۆشن چۆن ئەتوانیان ئەوانەی بە ساڵە چوون پیرن چۆن یارمەتیان دێن سەرکەون مناڵ شارەکەەوە هەرچی کاتێک مناڵ سەرخەین دەبێ مناڵەکە بەدەستی تەسلیمیکەین نابێت بەجێ بێڵین لە پێش دەرگا دەبێ گەورەیەک وەریگرێ لێمان لەبەرەوەی ئەو مناڵانە ئەمانەتە لای ئێمە ئێمە و شوفێرکە لەگەڵ ئەویا ئیژەکەین هەمووی کۆرسی تایبەتیمان بینیوە چۆن بتوانین یارمەتی ئەو کەسانە بدەین ئەو سیستەمە جوانەش بەڕاستی لە وڵاتی دانیمارکە مەیسەر کراوە لە زۆربەی وڵاتانی تری هەر ئەوروپاشدا نییە ئەو سیستەمە کە حکومەت تێچووی ئەو ترانسپۆرت و ئەو شتانە دەدا کە گدرۆ سەرپەرشتیکاری یەکێکە لەو شەریکانەیە براستی چیرۆکێکی خۆشی مرۆ چی بوو دەستپێکێک وازهاتم وەکم گۆم تەرجەمە کۆردە کرد کەس نەهەبوون وی زمانی کەسێک و مدیر ئێمە بوو دە شەریکێ تەرجەمێدا
پشتی دمکه از بوم خودان شریکه و بکار کرد او مدیر من لقال مؤخفتي تم علاقه کی باش حوالتی هبو کرد می باشر بو مهندس جیب خو گو والله خازم کار گیدن ده بر کاری مرا هبه چمکی حیات زوره لور اجید خازم چکی خفیش تبخم گو تمام ماره جمع کار بگه از اشترا در فتح که چیکم یعنی چند ساعتات خوزی چند روزان خوزی لگورده از چیکم گو باشه پشتی کل جمع کار کرد گو تزانی بابه میجیل جمع تا کار دکه گو چاو چی بو گو والله گو یعنی از مدیره تا بو نه از و بابه خو و برای خو ام جمع تا کار دکن وش بری وجی کس ندن هبون تدی کن نمرید اروپا چه کسبه شاده بلند بن خواندم ترهبه یکم تشت مروف برای خود دی که کد که کارگی بکی تدبی از هر رستوران تا که کار بکم تشتکی من یک روز رستوران تا که کار کرد مخاطی دا ندید وی واریدا عینی او خودی رستورانته ویجی لجامن دمک کار کرد و پشرا چو ترکی یعنی چو باکر کردستان نما یعنی او یعنی خدانه رستورانته ایکم مل جامی روزه که کار کرد ویجی وگریا دمک او رستوران دا خاطیک چو نظام سبب چه بو رستوران دستانه ما تلفن کرد گو از لکار گیدگرم گو تجی واره فرمال جام کار بکن ما عرفک دایگی دمکی ویجی الجام کار کرانی لەم وڵاتە کار کەسێک دێتە ئەم وڵاتە زۆر مهمە خۆی بناسێت ینی ئیشی کارێکی خۆی بە خۆی ینی خۆی دروست بکات لەم وڵاتە بەڕاستی ئەو نمونانە لە وڵات ینی ئەوروپا زۆر کەم دەست دەکەوێت و هەروە ئەو کەسانی کە دەستش دەکەوێت بەڕاستی نمونەی جوانن یەکێ لەو نمونە جوانانە گدرۆ کە توانیوێتی لە ماوەیەکی چەند ساڵدا چەندەها ئیشی سەرکەوتوو بکە یەکەم ئیشەکانی کە کردی تەرجمەی دانیمارکی یعنی زمانێکی دانیمارکی زمانێکی زۆر زەحمەتە هەموو کەسێک ناتوانێت بە ئاسانی فێر ببێ ئەو توانی فێر ببێ ئیش تەرجمە بکە و دوای ئەوەی فێرمەی شەریکەیەکی گەورەی خۆی کردوێتەوە چەندەها کەس لە ناو وشەکەی ودا ئیش دەکەن بە دانیمارکی و بە کورد و بە عەرەب و بە میلەتەکانی تریشەوە ئەمە سەرکەوتنیشی زۆر گەورەی لەو ئینسانە هیویا من اوه که از روزه که وگرم کردستانه جخواد پیلانه من حتما از وگرم یعنی اجیانا خلور تمام نکم اگر از وگرم از پروژه که به وی هوایی به وی رنگی لکردستان جبره و ببم چون که لجامه دوه هر ماله که کالو پیرکتی دا به کسک جماله خواه تیخ خدمت آوانا کار و ایش خواه جیانا خواه چون بیله وکی و داره وکی و ولاتان چه حکمات برپرسیاریا کالو پیران کسد مکتب زاروکید مکن دبستان سر ملی خبری دوید حکومت مجی اف پروژه لجامان چه ببه و شرکت او فیرمای ترانسپورت الجمعی چه ببن خدمت کالو پیران کردن که بو زاروک او جحیل خورد گنج هر کس جیان خواجی برای و ببن نخ خدمت کالو پیرکی وڵاتی هەیە گوڵی تێدا دەچێنێ ئێمەش وڵاتمان هەیە ئەوان خۆشیان دەوێت ئێمەش دەڵێن خۆشمان دەوێت بەڵام وەک پێشترش گوتم شاخەکانمان تەخت دەکەین بۆ بیناسازی دوایین گوڵیش هەڵدەکەنین ئەمە دیاسپۆرا ئەم هەفتەیە بوو تا هەفتەی داهاتوو لێ بەڵا بن و ماڵتان پەرگوڵ بێت